بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەپێی زانیاریەکان بڕەپارێکی زۆر چەکی بانکی بەڵێندەران لە سنووری سلێمانی بە گەندەڵی خرج کراوە لە بەرنامەی ئەمڕۆ باس لە وردەکاری دەکەین ئایا ئەوەی ڕوویداوە بە جۆرێک کە کۆمەڵێک کەس لە بازاڕدا چەکی بەڵێندەرانیان بە کەمتر لە 150 کریوەوە دواتر لە بانک بە تەواتی بۆیان سرف کراوە لە بەرنامەی ئەمڕۆ باس دەکەین لەکەیەوە ئەم حاڵەتە هەیە ئەم حاڵەتە گەندەڵی یاخود پارەسپیکردنەوە و کاریگەریشی چی بووە لەسەر کەمی پارە لە بانکەکانی سلێمانی و ئەوانش کە دەستگیر کراون ئایا کەسانی ئاساین یاخود ئەوانەی کە لە پشت ئەو کارەوەن دەتوانرێت دەستگیر بکرێن لەگەڵ هەرێک لە بەڕێزان گوڵاڵە سدیق شارەزار لە دارایی و بانک هەروە جەبار گۆران وتەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانی و ماستەر لە کارگێڕی و ئابووری قسە لە سەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین گوڵاڵە خان بەخێر بن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەم حاڵەتە بکەین ئەوەی کە لە سلێمانی ڕوودەدات گەندەڵیە لە ساغکردنەوەی چەکی بەڵێندەران ئەمە چۆنەوە لەکەیەوە دەستی پێ کردووە؟ سڵاوتان لێبێت سڵاو هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان لە ڕاستیدا ئەم حاڵەتە کە ڕوویاوە بەداخەوە لە سەرتادا حاڵەت وێستە بوو بە دیاردا لە دوای ئەوەی کە قەیرانی دارایی بۆ هەرێمی کوردستان دروست بووە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغداد بە شێوازێک تێکچوو کە ئەمە ئەو بڕەپارەی کە پێویست بوو کە لە بەغاوە بۆمان بێ بەهۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی ئەو بڕەپارەیە بڕدرا بەم شێوازە بانکەکان وردە ئەو سیویلەیە و نەختینەیە کە تیان بۆ ڕووی لە کەمی کرد ئەمەش بە تەواوەتی لە ساڵی 2015 لە سەردەمی کابینەی پێشوە ئەم حاڵەتی چەککڕینەوەیە کە بوو بە دیاردە لە پاشاندا سەری هەڵدا و بەداخەوە چەکێکی زۆر کە هی بە زیاتر هی بەڵێندەرانە کە بە نیوە قیمەتیا لە نیوە قیمەت کەمتر لەناو بازاڕ ئەفرۆشرێتەوە و لەناو بانکەکانە دوایەوە بە پارەی نەختینەی بە کاش لە 100% چەکەکە سەرفەکرێ بێگومان فەرمانبەرێکی بانکیان هەر کەسێک ئەگەر لە بانکە تەنانەت ئەگەر مدیری بانکەکەش بێ ناتوانێت لە خۆڕاییان بە سربەخۆیی کارێکی وا بکە ئەگەر پشتیوانێکی بەهێزی نەبێتتر ئایا ئەو پشتیوانی بەهێزە لە ناو حکوومەتی خۆجێیی سلێمانیایە یا لە ناو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە یا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانایە چونکە بیرمان نەچێت ئەمە سەفەقەیەکی گەورەیە کە ئەکرێت و ئەم پارەیەش کە سەرفەکرێت بە دڵنیاییەوە دەستێکی مافیایی لە پشتەوە هەیە کە هیوادارین ئەم هەنگاوی کە ئێستا نراوە هەنگاوێک بێ بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە نەکەمکردنەوەی چونکە لە ڕاستیە ئەمە چێتە بابی گەندەڵیەوە خۆی ئەمە حاڵەتی سپیکردنەوەی پارە جیاوازە لە گەندەڵی ئەمە گەندەڵیە چونکە سپیکردنەوەی پارە شێوازێکی تری هەیە ئەمە بووە بەهۆی ئەوەی کە هەرچی پرۆژەکانی سلێمانیە دوا بکەوێت داو دەرمان لە سلێمانیان نەمێنێ موچەی فەرمانبەرانی سلێمانی ئەو مەبلەغە موچەی کە ئەمێنێتەوە ئەکەوێتە سەر داهاتی ناوخۆ بۆ شێوازە تەخیرەوە یعنی لە هەر ڕوویەکەوە تۆ یعنی سەیری بکەیت یان دەستی بۆ ببیت ئەبینین کە ئەمە بەزەر و زیان بۆ هاوڵاتیان نشکێتەوە و لەگەڵ ئەوەشە ئەمە موڵکی گشتیە موڵکی تایبەتی هیچ حیزبێک هیچ لایەنێک هیچ وەزیرێک هیچ سەرۆکی حکوومەتێک نییە ئەمە ئەو پەڕی گەندەڵیە کە لە ناو داهاتی سلێمانیا کرێت بە پشتیوانی چەند مافیایەکی پێ دوای ئەو مافیانە پاڵەدەستن یاخود لە ناو حکوومەتیشە لە ناو وەزارەتی دارایی بێت دەستیان هەبووە یاخود هەیە یاخود لە کوێنەوەی کە بەڕێز دەڵێ ئەم مافیانەی باسییان دەکەیت بەدڵنیاییەوە سیرکاری بەدڵنیاییەوە لە ناو ئیداری سلێمانیا ئەم مافیانە وجودیان هەیە لە ناو وەزارەتی داراییە وجودیان هەیە بە ئێستاش و پێشوشەوە مە نابێ پاکانە بۆ ئێستا بدە وەزارەتی دارایی ئێستایایی پێشوو بکەین چونکە بیل نەتیجە ئەبێ ئەم بەڵغە پارانە بە دوواداچوونی بۆ بکرێت ئەم چەکانە کە ساغەکرێتەوە هیچ شتێک ون نابێت لە بانکە یانی عمری درێژی گەندەڵیەک ئەگەر یان بە هەدەردانێکی پارەی یان هەر چەکێک یان هەر دزیەک کە لە ناو بانکە بکرا یەک ساڵە کاتێک کە تۆ لە میزانی مڕاجعە دەرەکەیت یان بڵێن حسابی خیتانەکە دەرەکەی لەوا دەرەکەوێت یانی جانبی مەدین و داینەکە تۆ بێ دایمەن یەکسان بێ یعنی لێرە لە هەر گەندەڵێ بکرێ ئەمری درێژی ساڵێکە لە کاتێکا کە وەزارەت یان لە کاتێکە حکوومەتی هەرێم ئەم حاڵەتانە ئەبینە وای لێ هاتوو ئێستا ئەمە یعنی وا بڵاوەتەوە کە ئەمانە یعنی معتەمیدی تایە لە ناو بازاڕی دۆلارەکە کە گیراوە کەسانی باڵادەستی ناو حکوومەتی هەرێمی لە پشتایە کە ڕاستەوخۆ ئەم پارەیە لە سلێمانی بڵێن وەکو چۆن بڵێت بانکەکانی سلێمانی وشکەکە لە ڕووی نەختینەیە و دووبارە پارەکە ئەچێتەوە بۆ هەولێر ئێمە نامانێت لێرە
بڵێن فەرقی سلێمانی هەولێرەکەین بەڵام بالنەتیجە ئێمە لە ئیعلامەوە یا لە ڕاگەیاندنەکانەوە ئەومە دەرەخرێت یا ئەوە زەخەکرێتەوە کە داهاتی سلێمانی کەمە بەڵام ئێمە ئەبێ باسی ئەوەشکەین لەپاڵ ئەمەیان کە چەندانێک کەس وەکو شەبیحە وەکو بڵێن مافیای دارایی کەوتونەتە ناو بانکەکان کەوتونەتە ناو ئەو چەکانی کە بەڵندەرەکان ئەیکردنەوە ئەم پارانە دادۆشن و ئێبن لا بازاڕەکان هەولێرایی ئەو حاڵەتە لەو کاتەوە ڕوویداوە کە حکوومەت ئامادە نەبوو چەکی بەڵندەران خەرج بکات کە ئێستا بڵێن ئەوان بە کەمتر لە 150 لە بازار فرۆشتیانەوە لەوە سەرچاوی کرد؟ بەڵێ لەوە سەرچاوی کردەوە. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک جەبار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت سەرتاوەکو تەبێژی بازاری دۆلارەکە دەمێت چەند پرسیارێکتان لێ بکەین سەبارەت بەم حاڵەتەی کە ڕوویداوە هیچ ئەم ساختکردنەوەی چەکانە کە باز دەکرێت گەندەڵیان تێدا کراوە و پێشتر چەندین بڵێن بەڵەندەر مایە پوچ بوون بەهۆی کە حکوومەت پارەکانی بۆ خەرج نەکرد بەڵام ئەوان لە بازارە بە نرخێکی کەمتر فرۆشتیانەوە ئەم ماڵ و گۆڕانە لایەوە کراون لە بازاری دۆلارەکە؟ بەڵای سەرەتا بەناوی خی گەورە سڵاو لە بەڕێزتان و بە خێرەتنی میانە بەڕێزەکەشتان ئەەکەم دیارە ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ ئەم دیاردانی کە بڵێن لە هەرێمی کوردستانە هەبوو لە زۆربەی زۆری بانکەکانە ڕوویداوە ئەمە مێژۆکەی گەڕێتەوە بۆ 2014 و 2015 و کاتێک کە هەرێمی کوردستان لە شەڕی داعش بوو و زۆربەی زۆری وەبەرهێنەرەکان و مستەسمیرەکان و تەنانەت بازرگانەکانیش پاران لە لای بانکەکان بوو ئەو کاتە سیولە لە بانکەکانە نەما لە بەرامبەردا بانکەکان چەکیاندا بۆ بەڵێندەر و بازرگان و مستەسمیرەکان دیارە ئەم چەکانەشدا بە حکمی ئەوەی کە لە ئەسڵا ڕەسیدی نەبوو لە بانکەکانە پارەی نەبوو هێواش بەهای ئەم چەکانە دابەزی تەنانەت بەهای چەکێک لە بازارەکانە دابەزی ینی بە 3 قات واتە لە 300 بەهاکی خۆی لەدەستدا بۆیە ئەگەر سەری ینی وەبەرهێنەرێک بکردایە ئەو چەکەی کە هەی بوو بە بەهای ملیۆنە دۆلار لە بازارەکانە لەوانەیە 400,000 دلار یان 350,000 دلاری بکردایە دیارە ئەم دیاردەیە هەبوو بەڵام ئێمە ئەگە بگەڕێنەوە ئایا مەزارە ئەسلەکەی لەکوێ وەکو لە زۆربەی زۆر ڕاگەاندەکانە قسە لەسەر ئەوە کراوە کە ئەمە کۆمەڵێ دەڵاڵن دەڵالەکانیش مەزدارە سەرێکەکەی لەکوێ و لەکوێ سەرچاوی گرتووە لەکوێ ئەم پارانە ئەم چەکانە کراوەتەوە بە نەقد تەمان مەزارە سەرێکەکەی بانکە ڕاستە خۆی تۆ تەمان بازرگانێک وەبەرهێنەرێک کە کاتێک پارەی لای حکوومەتە دیارە ئەوش ئیلتیزاماتی قەرزی لەسەرە بۆ بەدەستهێنانی سیویلە ئەبێ هەر چۆنێک بێ ئەم چەکە بکاتەوە بە نەقد دیارە ئەم چەکانەش ئەبێ لە شوێنێکە ساغ بکرێتەوە تەمان چەند ساڵێک 1-2 ساڵێک ئەمە لە بازارەکانە مامەڵی پێوەکرا دەسا و دەستی پێوەکرا بەڵام ینی مەزدەرە سەرێکەکەی ئەم چەکانە لە چوەکراوتنەوە بە نەقد و ئایا بەچی ئالێت و بەچی میکانیزمێ ئەوانە زیاتر لە بانکەکانەوە کراون بۆیە لە 24 ساعتی ڕابردووە لە هەندێک پێیج و کەناڵە بەڕاستی دەنگۆی ئەو بڵاو بۆتەوە کە بڵێن هێزێک ڕژیاتی بەسە بازاری دراوی سلێمانیا و چەند کەسێک گیرا و ئەمانە بۆیە من ئەمەیە هەندێک شتەیە پشڕاستکەمەوە کە بە حەقەت ئەمە دوورە لە ڕاستیە و هیچ بنەمایەکی ڕاستی نییە دیارە سەرەتامێ قسە لەسەرەوە بکەم ئەو هێزەی کە ئێستا لە بازاری دراوی سلێمانی جێگی کراون لەسەر ینی ئەرکیان پاراستنی بازاری دراوی سلێمانی ئەوش لەسەر تەڵەبی بازاری دراوی سلێمانی بووە چەند ساڵە هێزەکانی برانی ئاسایش هێزی مکافحە هێزی پۆلیس چاودێری و پاراستنی ئەرکی بازارەکان گرتووە تا ینی ئەستۆی خوێن بەڵام بۆ ماوەیەک تقریبا 1-2 هەفتەیەک ئەو کاتە برانی هێزی ئاسایش وازم لە مەشق و ڕاهێنان و ئەوانە بوون سەحمیان پێکرا ئێمەوە بوو داوامان کرد کە ئەو هێزە جێگیر بکرێتەوە بۆ پاراستنی بازاری دراوی سلێمانی تەمان ئەم هێزێکی ئێستا لەوێ ئەمە ئەرکیان پاراستنی بازاری دراوی سلێمانیە نەگەوەی کە بەڕاستی لە هەندێ پەیج و کەناڵی نابەرپرسەوە کۆمەڵەیە ینی بڵێن قسە و قسەڵۆک بڵاو بۆ کە ئەمە تا ئاسێک شڵەژانێکی لە بازارەکانە دروست کرد سەبارەت بەم دەڵالانەش بەڕاستی خۆی نای خۆی بەخۆیەتی ئەم دەڵالانە دەڵالیان بۆ چیە کردووە ئەم چاکانیان بۆ چێ ساخ کردەوە تەمان ئەم چاکانە ئی بەڵێندەرەکان بووە تەمان ئەمە لەکوێ ساخ کراوەتەوە تەمان ئەمە لە بانکەکان ساخ کراوەتە کەواتە مەزەر ئەسلەکە بانکە ینی ئەم گەندەڵەیە لە بانکەکانەوە سەرچاوی گرتووە بۆیە من بۆ چوونم وایە بەڕاستی ینی دەڵاڵێک ئەگەر کاراکتەرێکی بەهێز کەسێکی دەستڕۆیشتوو لە پشتی ئەمانەوە نەبێت پێم وانەیە کەسێکی ئاسایی دەڵاڵێک بتوانێت چەکێک بە بەهای لە 100 بەهاکەی لە دەست بات ببوورە تۆڵام مجملێت تاوەکمانی کەسێک چەکێکی پێ بێ بەهای چەکەکەی لە 100 دابەزی بێ و بە هەمان نرخ و بەهای ئەسلی خۆی بچی لە بازارەکانە بکەیتەوە بە نەقد ئەگەر ئەمە دەسەڵاتێکی بەقووەت و کەسێکی دەستڕۆیشت لە پشتیوە نەبێت بەڕاستی ئەمە جێگای پرسیارە خۆی بۆ خۆی گوڵاڵەخان سەبارەت بۆی کە بەڕێز پێوان لەم گەندەڵیە کەوتت ئەمە گەندەڵیە سپیکردنەوەی پارە نییە جیاوازەکەی چیە لە نێوانەوەی ئەم ساختکردنەوەی کە بە بڕێکی کەم هەندێک خەڵک بەرپسێ ڕۆژکوریانە لە بازار دوایی لە بانک پارەکەیان بە تەواوەتی وەرگرتووە
سپیکردنەوەی پارە کاتێک کە تۆ مەبلەغێک پارەی ناشەرعیت هەیە لە ڕێیەوە ئیکی بە شەرعی ئەمە پێوترە سپیکردنەوەی پارەیانی کەسێکە خۆی لە هەموو بانکێکا جاران خۆی کێشەکەمان هەمووی نەبوونی سیستەمی بانکیە ئەگەر بانک سیستمێکی هەبێت بەشێک هەیە پێڵێن بەشی ئیمتیثالی پێوتری ئەم بەشەیە کاتێک کە تۆ حسابێکی بانکیت هەیە یا لە بازاڕە ئیش و کارێکی دێ مەبلەغی پارە ئیداعەکەیت ئەبێ ئەو کەسەی کە لە بەشی ئیمتیثالەکەیە بە دوواداچوون بۆ ئەم پارەی تۆ بکە ئایا بزان ئەم مەبلەغە پارەی تۆ سەرچاوێکی شەرعی هەیە یا شەرعی نییە هەندێک کات کە پارێکی ناشەرعی دەسەکەوێت ئەیانەوەی ئەم پارەی ناشەرعی ساغ بکەنەوە ئێمە بینیمان لە پێشووترا کە ئەو مەبلەغە پارە زۆرانی کە هاتنە ناو هەرێمی کوردستانەوە و سەرمایە گوزاریان پێکرا ئەمانە هاتن کە لە ناو حکومەتە دەستیان بۆ بردو پارەکە لە ناو قاسەی حکومەتە دەرێن هەچەند کەسێکیان بەناویوە بەرهێنەوە دروست کردو ئەمە لە ناوخواوە بەرهێنانیان پێکرد ئەمە شەرعەتیاندا بەم پارە ناشەرعی کە لە ناو قاسەکانی حکومەتی هەرێمە بردیان بەڵام لە کاتێکا کە تۆ ئەم پارەیە ئەبێتە دەرەوە سپیکردنەوەی پارە ئەم پارێکە ئەبێتە دەروی وڵات بەقەدەر ئەم پارەیە کاڵایاشت و مەگنایەتە ناو وڵات ئەم پارەیە پێویستە لە ناوخۆی وڵات تا سەرف بکرێ تۆ بردە ئەم پارەی و تەواو بردە دەرەوە و سفرت کردەوە یعنی بەقەدەر ئەو پارەیە کاڵات نەهێنات یا خزمەت گوزاری یان هەر شتێکی تر بەقەدەر ئەو پارە بێنێتە ناو هەرێمی کوردستانەوەی عێراقەوە ئەمە چێتە حاڵەتی سپیکردنەوەی پارەوە کەواتە ئەمە من متفقم لەگەڵ قسەکانی کاک جەبارە ئەمە دەسەڵاتێکی گەورەی لە پشتە ئەمە بە هەدەردانی پارەی گشتیە ئەمە ئەو پارانەی کە بە شێوازە ناشەرعی لە ناو بانکەکانە ئەهێنرێتە دەرەوە ئەدرێ بە ئەم مافیان و ئەمانش لە ڕێگەی پرۆژەوە ئەیگەن بە سەرمایه‌گوزاری بۆ خۆیان یان ئەی بنە دەرەوە کە بردیانە دەرەوە ئەو کاتا بێ بە حاڵەتی سپیکردنەوەی پارە و خاڵێکی تر هەیە من پێویستە لێرا من باسی بکەم ئێمە هەموو کێشەکەمان نەبوونی سیستمی بانکیە ئەگەر ئێمە سیستمی بانکیمان هەبێت ئۆتۆماتیکی یعنی ئەم بەڵێندەرە ئەم پارە بچێتە سەر ڕقم حسابەکەی مەهماکان نەتوانێت کە هەموو پارەکەشی سەحب کاتەوە ئەو کاتە ناتوانێت بۆ شێوازە ناتەندروستە لەناو بازارە چێکەکەی مامەڵە پێوەکرێ خۆی لە سوقی ئەوراقی مالیە مامەڵەکردن هەیە بەڵام مامەڵەیەکی شەرعی نەک بەم شێوازە ئەم مامەڵانەی پێوە بکرێت و کە بە قیمەتێکی زۆر کەم زۆر نزم ئەفرۆشێتەوە بەڵام بالمقابلەوە ئەچین لە بانکەکانە ساغیەکەنەوە زەرر لە بەرژۆندی گشتیێنن. سوپاس دەکەم دێم وڵات کاک جەبار بێم وڵای بەرەزت وتت ئەم ئاڵوگۆڕانە بەی شێوەیەک لە بازاری دۆلارەکەی سلێمانی نەکراوە چەککڕین و فرۆشتنەوە ئەوە بەی شێوێک لایەوە نەکراوە بەڵێ با من ڕوونکردنەوەی لەسەرەوە بم تەمان خۆی لە ئەسڵ ئەگەر تۆ لە ڕووی زانستی دارایەوە سەرێکی مامەڵەکردن بە چەکەوە مامەڵێکی دروستە مامەڵی بۆنتە ئێستا هەر بۆ نمونە لە فۆرەکسەکانی جیانە لە بۆرسەکانی ئەمریکایە یعنی هینا ئەمریکا ئەوراقی تیجاریە فرۆشێ بۆن دەفرۆشێ تەمانەوە لە مقابل ئەم ئەوراقانە ئەم بۆن داناکاوە ئێمە پێڵێن قاواڵە مامەڵی پێوەکرێت بە هەمان شێوەش ئەمە بۆ چێکی بانکیش ڕاستە و چێکی بانکیش ئەشێ مامەڵی پێوەکرێت بەڵام ئایا ئەم مامەڵانە تا چەند دروستن ینی تا چەند احتکار و مۆنۆپۆلی تا دروست نابێ ینی بەڕاستی معقول نییە بەهای چەکێک لە 300 بەهاکی خۆی لە دەستدابێ بەهۆی ئەو گەندەڵ و فەسادی کە لە هەرێمی کوردستانە 30 ساڵە بەڕاستی هەموو جونگەکانی ینی کە ئیدارەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەڕاستی کێشەکە لێەوە دەست پێەکە ئەجینە خۆ ئەم چەکانە کە بەڵەندەرێک وەری گرتووە کە کاتێک پێویستی بە سیولێ و ئەو ئیلتیزامەتە قەرزەی لەسەرەتی ئەبێ بە هەر وەسیلەیەک بێ ئەم چەکە بکاتەوە بە نەقد بۆی کە هیچ نەبێت نەقدێک بەدەست بێنە بۆی ئەو ئیلتیزامەتە قەرزەی کە لەسەرەتی دەفعیکا بەڕاستی تاوان ئەبێ لە شوێنەکە مامەڵانە بکرێت ڕاستە ئەشیە لە بازاڕی دراوی سلێمانی ئەم چەکانە مامەڵەی پێوە کرابێ بەڵام ئەسڵی مەسەلەکە لێەوە سەرچاواگرێ چۆن ئەم چەکانە بە ڕێگایەکی ناشەریفانە و نایاسایانە کە بەڕاستی جاریکە کراوەوە بەنەقد ئەسڵ وا بوو ئەم چەکانە ڕاستەوخۆ بۆ بەڵێندەرەکان بکرێتەوە بەنەقد چونکە حەقی مەشروعی بەڵێندەرێکە کە پارەی لای حکومەتە بەڵام کە لە کاتێکە بۆ ئەم بەڵێندەرە هیچ سیویلەیەک نییە پارەکەی دەفع بکە چەندین بازرگان چەندین بەڵێندەر چەندین خاوەن پرۆژە ڕوبەڕووی مایەپوچبوون بوونەتەوە هەیە ماڵی فرۆشت و هەیە هینە ئۆتۆمبیلی فرۆشتەوە بەڕاستی من ینی خەڵکانی ناسراوم هەبوو بەڕاستی بە تەواوەتی مایەپوچبوونی خۆی ڕاگەیاندووە هیچ سەرەتێکی بەدەستەوە بۆی ئەم چەکانەوە بەڵام بۆ ئەبێ بۆ کەسێکی تر کە بەڕاستی بە ڕێگایەکی نایاسایی و ناشەرعیانە جارێکتر بچێ ئەم چەکە بکاتەوە بەنەقد کە لە کاتێکا بەڵێندەر بەلانی کەمەوە بە ڕێژەی لە 170 زەروری زیانی بەربکەوێ بەڵام لە هەمان کاتە کەسێک لە پشتەوە دەڵالێک یان کارکتەرێکی ئەنی دەستڕۆشتوو لە پشتی ئەمەوە ئەو چەکە بە هەمان بەها ینی لە بانکەکانە بکرێتەوە بە ینی بکرێتەوە دەبەنەقد ئەجینا خۆی بۆ خۆی مامەڵەکردنی چاک لە بازاڕە دارەکانە
یعنی شتێکی یاساییە وەکو بۆند هەرچۆن مامەڵی پێوەکرێتە بە هەمان شێوە بەڵام ئەشێ ئەم چەکانە لە بازاری دراوی سلێمانیشە مامەڵی پێوەکرا بێت بەڵام ئایا ئەم چەکانە چۆن کراون بە نەقەد لە بانقەکان ئەمان بابەتێکی تر ئەمان لە دەروی بازاری دراوی سلێمانیەوە ئەمە کۆمەڵی خەڵکی ترن چونکە ئەمە خۆی ناوی خۆی بەخۆیەتی ئەمانەی کە لە بازاری دراوی سلێمانی هەن خاوەنی کۆمپانیای سەرافین و سنگەی سەرافین بەڵام ئەمانە کۆمەڵێت دەڵال هەن کە ئەمیشانیان کردووە ئەمە معنەوە دەڵاڵن بۆ دامەزراوەیەکی تایبەت تەمان ئەم دامەزراونە چۆن ئەم دامەزراونە بانکەکانن ینی بەڕاستی لە ئەسڵە ینی مەزدەری ینی بۆن هەمنە بە نەقدکردنەوەی ئەم چەکانە بە ڕێگایەکی نادروست ئەمە ئەسڵ بانکەکانە نەک بازاری دراوەکانی سلێمانی. گوڵاڵەخان سەبارەت بە پێدوایت بەڕێوەبەری بانک خۆیان بەشدارن لەم پرۆسەی گەرگەندەڵێک کە کراوە بەڕێوەبەری بانک بێ و ئایا هیچ کەسێک دەستگیر کراوە؟ من ئەوەنەی بیست بێتەمە تاوکو ئەم ڕۆژ یعنی تاوکو ئێستا هیچ بەڕێوەبەرێکی بانک علامەتێکی ئیستیفامی لەسەر نییە بەڵام چەند کارمەندێکی بانکەکان ناویان دەهێنرێ بەڵام هیچ زانیاریەکی دقیقم نایە ئایا دەستگیر کراون یا دەستگیر نەکراون ئەوەیە وەکو کاک جەباریش وتیم وەکو ئەوەی کە لە ناو سۆشال میدیا و یا لە میدیاکانەوە باسیەکەن کاڵێن مەجموعەیەک فەرمانبەر دەستگیر کراون ئەگینا ئەمە هەر کەسێک کرده بێتی ئایا بەڕێوەبەری بانکە ئایا فەرمانبەری بانکە تەمان فەرمانبەرێکی لەناو بانکە تەخویل هەیە تەخویلی ئەلف و باە هیچ فەرمانبەرێک بە تەنها ناتوانێت ئەمە بکە ئەبێ ئەمە لە مەجموعەیەک فەرمانبەریەکە گرن بە پشتیوانی کەسێک کە لە دەرەوەی بانکەکەیە بە پشتیوانی کەسێکی دەستڕۆیشت و ئەتوانن ئەم عملیە تەواو بکەن بە هەمویانەوە ئێنا بە یەک فەرمانبەر بە تەنها بە دوان ناکرێت ئیلا بە گروپەکرێت لە یەک بانکە. باشە بەس پێوتت خەڵکی دەستڕۆشت و لە پشتیەوە بێت بە تەنیا بە کارمەندی بانکە ناکرێت بەڵام لە ناو بانکیش هاوکار هەبوو لە ناو بانکە ناتوانێت چکە ئەزین چۆن سەرفکردنی چەکێک لە ناو بانکە بە دوو سێ فیلتەرە ئەڕوا یەکەم جار بۆ نمونا کاتێکە بۆ نمون ئەو کەسێک کە پارە بە کاشی ئەدات ئێمە پێشەوە کاتبی سنووقمانەیە کاتبی سنووقەکە لەگەڵ ئەمێ سنووقەکە و لەگەڵ خەزنەکە ئەبێ مطابق بن یعنی ڕۆژانە تۆ هەتاوەکو ئەم مطابقی بانکێ نەکەی ناتوانانی تۆ بانکەکە بەجێ بڵێ چکەوەکو پێشتر پێم وتی بانک بڵێن لە ئیشی بانکیا جوانب هەیە جوانبی مەدین و داین هەیە ئەبێ دایمەن جوانبی مەدین و داینەکە تۆ مطابق بێ لەبەر ئەوە بە گروپەکرێت لە ناو هەمان بانکە بە گروپەکرێت و ئەم گروپەش حتمما دەستێکەیە لە پشتیانەوە کە پاراستونی باش باز دەوەکی قەبارەی ئەو بڵین ئەو گەندەڵی کە کراوە بڵێن ئەو پارەیە 470 ملیارد دیناریان لە بانکەکانی سلێمانی ڕاکێشەوە پەرلەمانتەرێک بەڕاستچوونی کردو ئەمە زۆرە بڵێن ئەم بڕەپارێ و کاریگەریشیە لەسەر بڵێن پارە و نەختینە لە بانکەکانی سلێمانی بە دڵنیاییەوە هەر مەبلەغێک تۆ هەر لە ناو ماڵەکەی خۆتەوە سێریکە ماڵ یا دوکانێک ئەمە بانکێکی بچووکراوەیە کاتێک کە تۆ زەرێکت لێکەیە بۆ نمونە سەلاجەکەت ئەسووتێت ئایا زەرەر لە بودجەی گشتێدا ئایا لە هەموو جوانبەکانی ترەوە ئێوە ئەم کاتێک کە سەلاجێکی تازە ئەکردنەوە یان خەنەوە شوێنی لە هەموو جوانبەکانی ترەوە زەخت ناکەوێتە سەرتان بۆ جوانبی ئەم جانبی پێپڕکەنەوە کەواتە ئێمەش ئەم پارێکە لە بانقا هاتووتە دەرەوە بە دڵنیاییەوە تەئسیراتی سلبی کردوتە سەر هەموو سێکتەرەکان لە سنووری سلێمانیە هەر لە جادۆ ڕێگەوبانەوە ئەیگری لە کەرتی تەندروستیەوە لە کەرتی پەروەردەوە لە هەر کەرتێک لە کەرتەکانی ترەوە بیگری ئەمە تەئسیراتی سلبی کردوتە سەری ئەم پارە ڕاکێشانە بەداخەوە ئەمە نەزیفێکی گەورەیە کە لە ناو داهاتی سلێمانیا هەیە من دەستخۆشی لەو هێزاناکەم ئەگەر ئەو کەسانیان دەستگیر کردبێ و هیوادارم ئەگەر ئەم حاڵەتە مۆزەفی بانکی کردوێتی ئەگەر مدیری بانکی کردوێتی ئەگەر تەنانەت هەر بەرزپرسێکی پلە و باڵا کردبێتی ئەمە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت بۆ ئەوەی خەڵک متمانە بە بانک بگەڕێتەوە من حەزەکەم لێرا شتێک لێرا باسی بکەم بە فرسەتی بزانم کە دوێنێوپێرێ لە ناو سۆشیال میدیایە بەڵاوبەوە لە ئیشی بانک متمانەیە کاک حەکیم یعنی کاتێکە لە سەردەمی سەدامە خەڵکانێکی زۆر پاریان لە بانکەکانە دانا کە لە 92 ئینتیفاضە کرا ئێمە ئەزانین کە خەڵک بڵێن پاری بانکەکان نەما لە 2003 ئەو کەسی کە چەکە بانکەکەی مابوو مستەمسەکاتی مابوو دەفتەر تەوفیرەکەی مابوو کە ڕۆشتەوە لە بانقەتا تەسلیمی کردو حکوومەتی عێراقی پارەکە یا پیانەوە یا کاتێک کە هەڵەبجەکی ماباران کرا بانکی هەڵەبجە بڕا هەمومان ئەزانین و خەڵکە کە دوایەوە حکوومەتی ئەو کاتی عێراقی لیژنێکی دروست کرد ئەو خەڵکانە پارەکانیان وەرگرتەوە بانک متمانەیە لەسەر ئەم متمانەیە من حەزەکەم باسێکی حکوومەتی سویسرا
حساب بکەم کە تازە حاڵەتێک ڕوویاوەکە لە فترەیەکە لە فترەکانە ئەو پارەی سووسری بەرز بووە بەرامبەر بە دۆلار. مدیری بانکی ناوەندی یا سەرۆکی بانکی ناوەندی ئەو وڵاتە دراسەی لەگەڵ کاربەدەستانی وڵاتەکە هاتن پلانێکیاندانا چۆن بەهای دۆلار بەرز بکەنەوە. لەم کەینوبێنایە خێزانی ئەم سەرۆکی بانکە مەبلغی دۆلاری کڕیوە، دوای ئەوە کە دۆلاریان بەرز کردەوە خێزانی ئەم مدیری بانکە بڵێ بەڕێوەبەری گشتی بانکەکەم تقریبا 5500 دلاری 55,000 دلاری قازان کردووە. ئەمە بوو بە ڕای گشتی دروست کردکاوە هجوومێکی زۆر کرایە سەر سەرۆکی بانکی ناوەندی سویسرا، داوای دەست لە کارکێشانە کرد. ئەموتی دەست لە کار ناکێشمەوە هەتاکو دادگا بێتاوانی نەسەلمێنە. پاش ئەوەی کە دادگا بێتاوانی سلمان اینجا پاش ئەوە دەستی لە کارکێشایە. ئەو جملەیە چی بکە لە دوایەوەتی من بۆیە داوای دادگام کرد بۆ ئەوەی دادگای بێتاوانی من بسەلمێنە، چونکە گرنگترین پەیوەندی نێوان بانک و هاوڵاتی متمانەی. ئەگەر متمانە لە بینی بانک و هاوڵاتیانەمێنێ ئەو کاتە ئابووری ئەو وڵاتە چکە سیستمی تۆ بتەوێت سیستمی وڵات پێشخەی ئەبێت سیستمی بانکی لە وڵاتەیە پێشخەی. بەبێ نەبوونی سیستمێکی بانکی تەندروست لە وڵاتە دایمەن گەندەڵی زیاد، ئەو وڵاتە دایمەن ڕۆتیناتی زیاد، ئەو وڵاتە بەرەو پێش ناچێت. لەبەر ئەوەیە ئێمە پێویستە بۆ ئەوی متمانە لەوە زیاتر بانکەکانمان متمانە لەوە زیاتر دەستدا. من هیوادارم ئەوانەی کە لە پشت ئەم ڕووداوانن لە پشت ئەم بەنەزیفکردنی دارایی سلێمانی هیوادارم بە شێوازێکی ئاشکرا ناویان بهێنرێ بەبێ سڵی منەوە ئەگەر هەر دەستێکی باڵاشی لە پشتیان بێ ئاشکرا بکرێن بۆ ڕایگەشتی. باشە بەزوت کارگەری ڕاستەخۆی لەسەر نەمانی پارە لە بانکەکان ئەو حەجمە بۆ نمونەی سەربازێکی پارەی دەرمان نییە، پارەی پرۆژەکان نییە. 470 میلیارد زۆرە نتوانێت زۆر پرۆژەی گەورە پێ بکرێت. بڵێن هۆکارە سەرەکیەوە یاخود گەندەڵی تریشەیە کە پارە لە وەکو پێویست لە بانکانی سلێمانی نییە بۆ موچە بێ، بۆ پرۆژەکان بێ، بۆ بەڵێندەرەکان بێسە کە ئێستا هەندێکیان چەکیان بۆ سەرف نەکراوە. سرکە ئەمە تەئسیراتی ئێمە باسی جوانبەکانی ترمان کرد و کاریگەری ڕاستەخۆشی لەسەر بەڵێندەرەکانی چکە کاتێک ئەم بەڵێندەرە بە شێوازێکی مەشروعی تۆ ئەم پارەی بۆ ساغ ناکەیتەوە مجبورە بێت لە بازارە بیفرۆشە. کاتێک لە بازارە بە نرخێکی کەمتر ئەیفرۆشێتەوە یەک پارەی بانکی بۆ بە ئەو کەسە ئەتوانێت لە بازارە ئەم چەکە بکڕێتەوە، بەڵام بە پارە و داهاتی خۆی بیکڕێتەوە کە کڕیەوە نێت لە بانکە ساغی کاتەوە دای بنێت چۆن بە دوفعات مەفروزە لەسەری بە دوفعات وەریگرێتەوە بە دوفعات وەریگرێتەوە. بەڵام ئەم کەسەیەت بە شێوازێکی کاش بە یەک دوفعە پارەکەی وەرگرتوتەوە. ئەمە لە کاتێکە ئەم کەسە بە یەک دوفعە ئەم مەبلەغە پارە زەبەلاحی وەرگرتوتەوە تەئسیری کردوتە سەر تۆی بەڵێندەر کە مەفروزە وایە مەبلەغە پارەکەی خۆ بە دوفعات وەریگریتەوە وەرد نەگرتوتەوە. ئەمەش تەئسیراتە کاتە سەر ئەوەی وەستانی بڵێن پرۆژەکان یا کار نەکردنتیانە و درێژکردنەوەی ماوەکانیان. بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە چی پێویستە بکرێت؟ وەکو بەڕێزوتت بەڵێندەرەکانی بەشێکی زۆریان مایە پۆچ بوون، ئیفلاس بوون، کێشی کۆمەڵاتیت تا حاڵەتی خۆکوشتنی بەڵێندەر هەبوو. دەبێت چی بکرێت؟ چارەسەرە ڕاستەقینەکە چییە؟ چارەسەری ڕاستەقینە ئەوەیە ئێمە کار بەدەستی نەزەها بکرێت، کار بە ڕقەبەیەکی مالی تونند و تۆڵ بکرێت بەبێ جیاوازی ئەوانەی کە مخالفەی قانونیان هەیە لە پرسی چەک ساغکردنەوەیە بدرێنە دادگا و بە سزای تون بگەێنرێن بۆ ئەوەی بۆ لە داهاتووە هیچ کەسێکی تر جورئەت نەکا کە هەر کەسێک هەر سەرکردێکی سیاسی یان ئەسکەری بەهێزیشی لە پشت بێت نەتوانێت دەست بۆم کەیسانە بەرێت و چونکە بالنەتیجە ئەمە گەندەڵیە لە سەرەت و سامانی پارێزگایەکانی. سپاس دەکەم کاک جەبار بێمە لای بەڕێز ئەگەر شتێکت مابێت لەسەرەوەی ئایا ئەواڵگۆڕە لە بازاڕی دۆلارەکە کراوە یاخود نایی ئەگەر لەوێ نەکراوە لەکوێ کراوە و سەبارەت بەوەش کە بوتت ئەم حاڵەتە هەیە مامەڵەکردن بە چەکی بانکی هەر هەبووە لە وڵاتانی تریشەیە بڵێن؟ بەڵێ بێگومان مامەڵەکردی چەک و بۆن دەما لە هەموو بەرسەکانی گیان و تەنەن لە فۆرەکسەکانی مامەڵەی پێوە کرێت، بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەم چەکانە کە ئیستیغلالی تیا بکرێت لە بەرژەوەندی کۆمەڵێ کەسی معەنە کە بەهای ئەم چەکانە دابەزێنرێت بەهۆی نەبوونی ناجێت سیولەوە و لە هەمان کەتا کۆمەڵی خەڵکی تر ئەنی بڵێن سوود و قازانجی لێ ببینێت. تەمان ئەم مامەڵانە ئەگەر لە بازاری درای سلێمانی شاکرابێ بە ئاشکرا لە بانکەکانە لە هەژمارێکی تایبەتەوە بۆ هەژمارێکی تر بڵێن تەحویل کراوە، بەڵام لە پشتی ئەمانەوە کە بڵێن کۆمەڵێ دەڵاڵ هەبوون ئەم چەکانان کڕیوەتەوە بەو بەهاکەمەی کە لە بازاری دۆلارەیانی لە بازاری دراوەکانە تەداولی پێکرا و هەستاون لە بانکەکان بە نرخی فول و بەهای خۆی ئەم پاریان وەرگرتوێتەوە. بۆ نمونە ئەگە کەسێک بڵێن چەکێکی 1 ملیۆن دلاری لای حکومت بوو بێ لە بازارەکە لەوانە بەهای ئەم چەکە 300 تا 400 هزار دلار بوو بێ، بەڵام لە بانکەکەیە بە سعری فول وەریگرتوێتەوە بەڕاستی خۆی گەندەڵی فەسادەکە لێوە دەست پێکا بە حەقەت. بەڵێ
بەس ئەی ئەگەر لای ئێوە بەرەزوتە لای ئێوە نەکراوەی لەکوێ ئەم مامەڵانە دەکرێت؟ کاکە حەشیم طبعاً ئەبێ خۆ بۆ تەداولی ئەم چەکانە بێ لە شوێنە بکرێت دیار ئەمە لە بازاری دراوەکان ینی مامەڵەی پێکراوە بەڵام چۆن ئەم مامەڵانە چۆن بووە بۆ نمونە تۆ بەهای چەکێک ئەگەر 100,000 دلار بوو بە 350,000 دلار لە منە کڕیوە تەنها لە هەژماری بانکێکی خۆتەوە تەحویلی کردوتە سەر هەژماری تایبەتی من باشە بەڵام لە دوای ئەوەوە ئەم چەکانە کە براونەتۆ بانق و بە سیعری فول کراوەتەوە بە نەقل لێەوە دەست پێکە ئەژینا خودی تەداولەکە خۆت ئەم چەکانە مەسەرەتە ئاماژەم پێە بەڵندەرێکە لە کاتێکە نەقسی سیولەی هەیە و ئیلتیزاماتی قەرزی لەسەرە خۆ ئەبێت کارێ بکە هیچ بەشێک لەم پارەیە بەدەست بێنێتەوە ئەو ئیلتیزاماتە قەرزانەی جێبەجێ بکە بەڕاستی ناچار ئەمە وای لێ ئەم چەکانە کڕین و فرۆشتنی پێوەکرا بە ئاشکرا لە بازاڕەکانە کڕین و فرۆشتنی پێوەکرا بەڕاستی ئەمەش تقریبا لە 2014 تا 2015 ئەجیناون نزیکەی 3 ساڵی ژەبێت لە بازاڕەکانی دراوی سلێمانیە مامەڵە بە چێکی بانکیەوە نەکراوە ئەو لەو سەردەمایە بووین بەڕاستی ئەمە مێژوێکی 6 ساڵ لەمە پێشی هەیە بەڕاستی لەبەر ئەوە ئەمەی کە ئەگەڕێتەوە ئایا ئەم چەکانە چۆن کراونەوە بە نەقەت کوێن ئەو دەڵالانە ئەمانن کە بەڕاستی سەرچاوە و سۆرسەکەی کە بانکەکانن بەڕاستی نەک ئەوەی خودی ئەم گەندەڵێ لە خودی بازاڕەکانەوە بێ ینی بۆ نمونە ئەگەر دەڵالێکی شەبوو بێ ئەگەر بۆ نمونە بازرگانێکی شەبێ لەم بوارە مامەڵەی دەکرد بێ مەحسوب نییە لەسەر بازاری دراوی سلێمانیان بازاری دراوی سلێمانی مختص بەم بوارە بەڕاستی ئیشی بە نەقدکردنەوەی چەکەکانی کرد بێ بەڕاستی باشە بەس هیچ بڵێن بازرگانێکی دراوە بێ لە بازاری دۆلارەکە لەسەر ئەم پرسە دەستگیر نەکراوە لەم ڕۆژانەدا؟ ئێمە تەبان دوێنێ هەواڵێک چەندین دەنگۆ بڵاو بۆ لە هەندێک پەیج و ساییدا کە بڵین هێزێک هاتووە 12 کەسیان گرتووە بە بیانی ئەوەی کە چەکیان کردێتەوە بە نەقد بەڕاستی باشە ئێمە پرسیارمان کە بەڕاستی هەم لە ڕاگەیاندنەکان و هەم لەو پەیجانە باشە یەکێک لەو 12 نەفرە تەمان بازاری دراوی سلێمانی بەگشتی لە چوار بازار پێکدێ بازاری دۆلارە کۆنەکە بازاری شەوکەتی مەلا بازاری ڕەبات و بازاری دۆلاری نیە کە تقریبەنەوە چەند مانگێکە و بازارە کراوەتەوە ئێمە ئەم دۆنگویانە هەبوو کە 12 نەفر لەم بازارە گیرا بەڵێ ئێمە پرسیارمان کە کاکە ئێمە هەموو ئەم بازارانە نزیکەی 500-600 کۆمپانیا و نووسنگەیە هەمومان یەکتریە ناسین 12 نەفر گیرا باش یەک نەفەرمان پێ بڵێن لەم نەفەرانە چێن کە لەم بازارانی ئێمە گیرا بەڕاستی زۆر بە دوواداچوونمان کرد دیارە دوای ئەوە بوو هەندێک لە ڕاگەیاندەکان و هەندێک لایەنیش بەڕاستی قسە لەسەرەوە کرد ئەمانەی کە گیراون کارمەندی بانکەکانن نەک ئەوانەی کە بازاری دراوی سلێمانیە ئەشێت کەسانێکیش هەبن لە پشتی ئەمانەوە وەکو بنێ لە بازاری دراوی سلێمانی کاریان کردبێت و ئیشی مامەڵی ئەم چەکانیان کردبێت بەڵام سەرچاوە و مەزدەری سەرەکی بە نەقدکردنەوەی ئەم چەکانە بانکەکانن بەڕاستی باشە بە زووتەوەی هێزەی کە هاتووە هەر لەسەر داواکاریەوە بووە لەکە لەوێ جێگیر کراوە لە مەسەلەی زەویزارەکەش بەڵێ قسە بوو لەسەر زەویزارەکەش کە جگە لەسەرەوە بڵێن هێزەکە قسە بوو لەسەر بۆ پرسی زەویزارەکەش کە لە سلێمانی ڕوویدا بازەوەکێک کە خەڵک دەستگیر کرابێ هیچ شتێکی لەسەرەوە پرسە هەیە بەڵێ پێش ئەم حەدەساژ ئەم هێزە لە بازاری دراوی سلێمانی جێگیر کراوە ئێمە وەکو سەرەتا قسەم لەسەر کرد چەندین ساڵە ئەرکی پاراستنی بازاری دراوی سلێمانی لە ئەستۆی برانی هێزی ئاسایش و مکافحە و پۆلیسدایە ماوەیەک تقریبا 1-2 هەفتەیەک ئەو برانی هێزی ئاسایش سەحبیان کرد بەڕاستی ئینسیحابیان کرد ئێمە چوین داوامان کرد ئەم هێزە بۆ لێنەمەوە تەمان بە مبەڕیەوەی هەندێک مەشق و بڵین دەرچوون و ئەویان هەبووە ئێمە ئیتر داوامان کرد کە جارێک تر ئەو هێزە بێت و هەرچەند بازاری دراوی سلێمانی سکۆرەتێکی زۆر منەظەمی هەیە بەڵام لەپاڵ ئەوەشە بازاری دراوی سلێمانی خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە سیولەی خەڵک بەگشتی لە بازاری دراوەکانایە بۆیە پاراستنی بازاری دراوی سلێمانی لەسەر هەنی وەک بڵێ ئەرکی شانی لانی پەیوەنددار و هەوڵاتیانی شەبەڕاستی بۆیە ئێمە لە ڕۆژنایی ئەوە داوامان لە لانی پەیوەنددار کرد کە جارێکتر ئەم هێزە بنێرێتەوە بۆ پاراستنی بازاری دراوی سلێمانی بیزەبەوە تقریبا هەفتەیەک زیاتران نزیکەی 10 ڕۆژە بێت بە بەردەوامی ئەو برانی هێزی ئاسایش و تەنانەت هێزە ڕەشەکە هێزی ینی کۆماندۆش بە تەواتی لێ جێگیر کراون بۆ پاراستنی بازاری دراوی سلێمانی نەک بۆ بابەتێکی تایبەت هاتبن باشە بەس ئەوەی کێسا بەڕێزوتت نە لە پرسی کڕینەوەی چاک لە پرسی زەویزارەکەیش کەسێک لایەوە دەستگیر نەکراوە من زانیاریم لەوە نیە بەڵام ئەوەی کە دوێنێ بڵێن ئەم هەواڵانە بڵاو بووەوە ئێمە ئیسیفسار و بەدەداچوومان زۆر بۆ کردوتیان گوایە کە 12 نەفر لە بازاری دراوی سلێمانی گیراوە
زۆر بە دوواداچوونمان بۆ کرد کەسێکمان لەو کەسانە نەزانی چیە چونکە ئەگە هەر کەسێک لە بازاری دراوە گیرا بێت خۆ ئەبێ ئێمە بیناسین لە 12 نەفەری دەکە باسێکن بۆیە ئێمە بە دوواداچوونمان زۆر بۆ کرد نەگەیشتینە هیچ دەرەنجامێک و نەمازانی چێ ئەو کەسانی گیرەوە ئەو بکە ئەمڕۆ لە هەندێ لایەن و بڵێن هەندێ بڵێن کەناڵەوە بڵاو بۆ کە ئەو کەسانی گیراون کارمەندی بانکەکان و نەک بازاری درای سلێمانی باشە ئەی کاریگەری خراپەکەی چێکە بەرەزوودت چەکێک بۆ نمونە بەهاکەی 1 ملیۆن دلار بووێت لە بازارە بە 300 ملیۆن بڵێن 1 ملیار بوو باست کرد ملیۆنە بڵێ بە چەند فرۆشەوە بەهاکەی بڵێنەوەی کە بێگومان کاگە حەکیم چۆن تەسیرانی نابێ هەروەکو خات وڵاڵش قسەی لەسەرەوە کردانی بەڕاستی یەکێک لە فەنکشنەکانی بانک تەداولی پارەیە بەگەڕخستنەوەی پارەیە جاری کە پێڵێن لە زانستی دارایی پێڵان ڕئینڤێستمنتی پێڵێن بەجاری کەم پارانە بەگەڕ بخرێتەوە کاکە نەمانی پارە لە بانکەکانە ئەمە کفری ئابووریە بەڕاستی شکست پێهێنانی سیستەمی بانکی واتە شکست پێهێنانی سیستەمی دەسەڵاتی سیاسی لە وڵاتێکە هەر بۆ نمونە وڵاتی وەکو ئێراندا کە دراوسێمانە لە ساڵی 1970 دوای شۆڕشی بەهەمان لە لەسا هەژماری تایبەتی بنەماڵی شاماوەکە لێ ئەنیتا سەردەستکاری حسابانکەکانە نەکراوە بۆیە بەڕاستی بانکەکان دەسەڵاتێکی سەربەخۆی خۆیان هەیە بە هەر گۆڕانکارێک لە سیستەمی سیاسی وڵاتە هەبێ ئەبێ بانکەکان پارێزراو بن کە کاتێک کە تۆ ئەم بانکانە ئەرکە سەرەکیەکەی خۆیان کە تەداول و بەگەڕخستنەوەی پارە و متمانێکە لە دەستیدا بەڕاستی قەیرانی گەورە دروستە بێ وەکو ئەیبینین ئێمە ئەو 20 ساڵ 25 ساڵ ئادە بە بەردەوامی هەرێمی کوردستان هەنی جونگەیەک نییە لە هەرێمی لە کوردستانە ڕوبەڕووی قەیران نەبوو بێتەوە ئەمە ئەوەیە کە بەڕاستی ئەم بەهەدەردانێ ئەم هێنانە دەروی ئەم پارانەیە لە بانک کاریگەری لەسەر پرۆژەوە بەرهێنانە بێت لەسەر کەرتی گەشت و گوزارە بێت لەسەر کەرتی تەندروستی ئەبێت ئەنی تەسیراتی لەسەر سیولە و نەقتی گیرفانی هەوڵاتیانیش بەڕاستی دروستەکە چەندین وەبەرهێنی ڕەسەن لە هەرێمی کوردستانە کە پرۆژیان بە حکومەتی هەرێمی کوردستان بە ئەنجام گەیاندووە ڕوبەڕووی ئیفلاسبوون بوونەتەوە بەڵام لە پشت ئەوانەوە کۆمەڵێ وەبەرهێنی ینی بەڕاستی کە بەناسای پارەپایەکەن بوونەتە میلیۆنەر بەڕاستی لەوە ینی هەر بۆ نمونە کاکە ئێستا ئێمە وەبەرهێنمان هەیە بازرگانمان هەیە چەندی میلیۆن دلاری حکومەت و بانکەکان قەرزار ئامادەنیە دۆلارە بجارەتەوە بەڵام لە لایەکی ترەوە کۆمەڵی وەبەرهێنیشمان هەیە بەهۆی دابەزینی ڕەسیدی بانکەکانەوە بەهۆی دابەزینی چەکەکانەوە ڕوبەڕووی ئیفلاسبوونە بوونەوە چەندین کە زانی دا بەڕاستی ڕوبەڕووی ئیفلاسبوون بوونەوە تەنانەت چەندین کێشەی کۆمەڵاتی ینی تیا دروست بووە لەبەرەوە بەگشتی بانک گرنگی و مزاقێتی خۆی هەیە بانک ئەبێ هەمیشە ئەنی لە هەموو ڕێکۆ پارێزرا بێ گۆڕانکاری لە هەر سیستەمێکی سیاسیا بکرێ نابێ گۆڕانکاری لە سیستەمی بانکیا بکرێ ئێمە تاکە مشکلەی سەرەکی ئێمە لە هەرێمی کوردستانە سیستەمێکی بانکی پێشکەوتومان نییە ئەوەی کە ئێستا ئەو ئەرکە بەجێگەێنێ بازاری دراوەکانە بۆ نمونە تۆکو بازرگانێک ئەگەر ئیلتیزاماتی قەرز و هێنانی کاڵاو کەلوپەل هەبێ هیچ سەرچاو سۆرسێک نییە کە تۆ بتوانی لە ڕێگای بانکەکان و پارە تەحویلی دەرەوە بکەیت هیچ سەرچاوێک نییە کە تۆ ئەکسچێنجی دراوەکەتی تا بکەیت باشە ئەوەی ئەبینین هەر بۆ نمونە لە 2 هەفتەی ڕابردووە یەکێک لە برانجەکانی بانکی عێراق لە سلێمانی ئیفلاسی کرد باشە ئەم هەوڵاتیانی کە ئەم پارانیان لای هەنی ئەم بانکانە هەیە چی زمانێکی دەکە ئەو پارانە وەرەگرنەوە لە چەند ساڵی ڕابردووە بانکە بوو ڕوبەڕووی پوزبوون بوونەوە بەلایەزەریش ئێستا هیچ هەوڵاتیەک پارەکانە لە بانکە وەرنەگرتوێتەوە بۆیە بەداخەوە ینی بەداخەوە کەرتی بانکی لە هەرێمی کوردستانە لە ئاسێکی زۆر داکەوتو ئەتوانێت بڵێن هەر خۆی سیستەمەکە سیستەمێکی ترادیشناڵە سیستەمێکی زۆر تەقلیدیە تەنها ینی دەوری قاسەیەگە بینێت تەنها پارەی ینی تیاگوزەرەکە ئەوەی کە ئێستا مستەفید بن لەم بانکانە بەڕاستی کۆمەڵەیە کارکتەری سیاسی کۆمەڵێک کارکتەری دەستڕۆیش و کۆمەڵێ ڕێزمێ کۆمەڵێ بازرگانی چاوچنەوەکەن دەکە بەڕاستی بە باگراوند و پاڵپشتی ئەم کەسە دەستڕۆشیان و مستەفید بن لە بانکان ئەژینە هەوڵاتیان وەکو پێویست ینی مستەفید نەبووە لە بانک بۆیە کاریگەری و لەکەوتو دەرهەویشتەکانی زۆر خراپ بوو لەسەر هەوڵاتیان ئەوەیە کە ئێستا بەچای خۆمان نەبینن نەقسی سیولەمان هەیە کورهێنانی بودجەمان هەیە بۆ دامینکردنی موچەی هاوڵاتیان بۆ دامینکردنی پرۆژەکان ئەمە کاریگەرەکانێتی کە ئێستا بەچای خۆمان نەبینن بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر
کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەرگی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. باڵەخان سەبارەت بە نەبوونی سیستەمی بانکی کێ ڕێگرە، بەڵام بەر لەوە ئەگەر ئەو دەستگیر کرابن فەرمان بەربن، ئەگەر بەرپرسەکان دەستگیر نەکرێن ئەم حاڵەتە بەرداوام دووبارە نابێتەوە. ئەم گەندەڵی لە ساختکردنەوەی چەکی بەڵێندەرانە بەدڵنیایە دووبارە ئەبێتەوە، چونکە ئێمە دایمەن بەداخەوە یعنی ئێستا ئەم قسەی وای لێ هاتووە کەڵێن دایمەن تۆڕەکان ماسێ بچووکەکانە گرنێت و گەورەکان نەی دەربازە بێت. کاتێک کە فەرمانبەرێک ئەواکات ڕاستە بەرژۆندێکی مادی لەوە هەیە، بەڵام جاری وایە لەوە چی ئەم فەرمانبەرە تووشی هەڕەشش بووبێتەوە، وڵێ ئەگەر پێویستە بیکەی کەسەکە ئەوەنە باڵا دەستە ئەوەنە بڵێن دەست ڕۆیشتووە بە زەخت بەم فەرمانبەریە کاتەوە لە کۆتاییشدا مستەفی دەبێت لە ڕووی مادیەوە، بەڵام ناکرێت بەوە ئێمە بکەین بەڵێ فەرمانبەرەکە شارەزایی تێ لە بانک کارت کرد. ئێستا ئاسانە کەشفکردنی هەموو ئەوانەی فەرمانبەر بێ بەرپرس بێ لە پێشەو کارەوە بەدڵنیایە زۆر ئاسانە، لەوە ئاسانتر نییە. با پێت بەڵام هەر گەندەڵێک ئەکرێت لە هەر ئاستێکا بێت لە بۆ نمونە پلۆپایەکی حیزبی یان حکومی هەبێت زۆر بە ئاسانیە توانێت دەستنیشان بکرێت لە هەر وڵاتەکان وڵاتی دواکەوتوترین وڵاتە لە ڕووی ئیدارەدانەوە لە وڵاتە توانێت بە ئاسانترین شێوە دەستنیشان بکرێت و لە زووترین کاردا بدۆزرێتەوە چارەسەریشی بۆ بدۆزرێتەوە، بەڵام کە چارەسەر ناکدۆزرێتەوە مەبەست لێت وەکو دەرزێکی مخەدەر یا وەکو دەرزێکی بڵێن بێهۆشکرد لە خەڵکەکە ئێن و خەڵکەکە فترێک بۆ مەشغوڵەکەن و ئەوانەشی کە بەرپرسی ڕاستەقینەن لەم کردارە لەوە چێجاری واشە لە سۆشال میدیا وکو پاڵەوان خۆیان دەرکەن و بڵێن ها ئەوە تاوە ئێمە هیچ شتێکمان لێ بەسەر نەهاتووە و ئەو قسانە و قسەڵەکانە درۆیە بە ناوی ئێمەوە کرێت. ئەینا بەدڵنیاییەوە هەر کەسێک ڕاستە بانک سەرچاوەی ساختکردنەوەی چەکەکانە، بەڵام هیچ کەسێک بەبێ هیچ پشتیوانیەک ناتوانێت ئەمە بکات، هیچ فەرمانبەرێک تەنان ئەگەر تۆ ئەزمون تێ لە بانک پێدا بەرپرسی هەرە باڵا لە پشتەوەیە. من وەکو زانیاریکی ئەوتۆکردنەوەی خۆت کە لە بواری بانکەکارت بەڵێ بەدڵنیاییەوە هەیە ئێستا و کەسانی کە ناویان ئەهێنرێت و کە لەوە ئەچی لە ناو بازاڕی دۆلارەکە بڵێن ئەم کەسانە بڵێن بازرگانی ناو بازاڕی دۆلارەکە نەبن، لەوە چێ لە ملاولاوە هاتوێ، بەڵام کە لە ملاولاوە هاتوێ پشتیوانێکی بەقوت هاتبێ و هەندێک کاتیش زیاتر مەبەستی لێی سەحەبکردنی پارەی سلێمانی بەقەوەتەکە لێرە و لەکوێ لە ناو حکومەت و لە ناو وەزارەت و لە ناو بڵێن لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە، یعنی بڵێن پشتیوانیەکە هەبێت مەبەستیش لێ زیاتر سەحەبکردنی پارەی ئەم سنوورەیە و بەستیش لێ ئێمە ناڵێن لەم سنوورە هەمووی فریشتێ کەسی فریشتە نییە لەم سنوورە، نە هەموو شەیتانە نە هەمووی فریشتێ بەشی خۆشی ئەمانش بازرگانی چاوچنۆک لەم سنوورە هەیە کە دەستڕۆیشتون کام کاریان کردو و چەکەکانیان ساخ کردوتەوە. باشە بەس سبارەت بە نەبوونی سیستەمی بانکی لە هەرێم ئێستا بانکان بێکەونە بەستراونەوە کێشەکە چییە بۆ نمونە کە سیستەمێکی بانکی ڕێکوپێک لە هەرێمی کوردستانیە؟ هەتاکو ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا حکوومەتی عێراقی ئەوان بە نظامێکی پێشکەوت و ئیشەکەن. ڕاستە ئێمە خەدەماتی بانکی لە عێراقا بەگشتی و لە هەرێمی کوردستانە بە تایبەتی نییە، بەڵام ئەوان بڵێن لە ڕووی بانکیەوە لە کوردستان لە پێشترن، بۆ ئەوان بە سیستمێکی RTGS ئیشەکەن و ئەم سیستما ئەو لە محافظەی بەسرە نەجەف لە مووسڵ ئەمانە لە بانکی ناوەندی عێراق لقی هەولێریش ئەوش بە سیستەمی RTGS ئیشەکە کە
پێکەوە بەسراونەتەوە ئەو محافظانی تریشکە لقی بانکی ناوەندی عێراقییانتیانێ لە ڕێگەی بانکی ڕافیدەین و بانکی بڵین ڕەشیدەوە ئەمان ئەم سیستمان بەسراونەتەوە بەم سیستمەوە یعنی ئەوان پێشکەوتوترن لێمە بەسیترین شت ئەوان کە ئەبینین موچەی فەرمانبەرەکانیان ئەوانی کە لە هەرێمی کوردستانە درێبێکی کارتەکادر یعنی هەندێک ئاسانکاری هەیە لەوێ لێرە نەکراوە بەداخەوە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا بە سیستمە یەدەویە کۆنەکە ئیشەکات یعنی ئێمە پێویست ناکە ئێمە وەکو بانکی ناوەندی سلێمانی بێن ئێمە بەدەست بەیەدەوی تەسفیاتی بە حساب بکەین مەفروض وایە کە من پارێک سەح بکەم لە هەموو فەرعەکانی ترا کاتێکە بۆ نمونە ناوی من لێ ئەدرێت کە دەری ئەوە دەربخا کە من ئەوە مەبلەغە پارەیان سەحب کردووە کاتێک ئەمە بەڕێبەراتی بانکە کاڵم کاتێک کە ناوی من لێ درێ ئەبێ بزانێت کە ئەم مەبلەغە پارەیە چۆتە سەر حسابەکەم بەهۆی بوونی سیستەمی بانکیەوە ڕێژەی گەندەڵی لە سفر نزیکە بێتەوە بەڵام بەداخەوە لە غیابی نەبوونی سیستەمی بانکیا کە ئەمەش لێ مستەفیدە هۆکارەکەی چیانە تا ئێستا سیستەمێکی بانکیمان نیە ڕێگریەکان بەس بۆ ئەوەیە کە گەندەڵی بەردەوام بێ بە دڵنیاییەوە بۆ ئەوەیە گەندەڵی بەردەوام بێ بۆ ئەوەی کە ئیستیفادە لەم نەبوونی لە غیابی سیستمێکی بانکی بەخۆتە ئەمە هەم لە بواری موچێ هەم لە بواری داهاتە هەم لە بواری ساکردنەوەی چەکەمە بەسە بە دڵنیاییەوە لە هەموو بوارەکانە تەنان لە ڕێگەی لە بواری ئەوەی کە تۆ ئەچی زەریبێکت لەسەرە ئەیدەی کە تۆ بڵێن پارەی کارەبات لەسەرە پارەی ئاوێکت لەسەر یا ڕوسوماتێکت لەسەرە کاتێک کە تۆ سیستمێکی بانکی بەخۆتت هەبێت بانکەکان بە شێوازێکی ئەلکترۆنی بەسترابن پێکەوە سیستمی دارایی وڵاتی پێکەوە بەستی بێتەوە بەسیترین بەهەدەردانی پارە ناتوانرێ لە مؤسسەکانی دەوڵەتا بکرێت باشە بەس ئێستا بانکەکانی هەرێم بێکەونە بەستراونەتەوە نەخێر ئەی چیەوەی هەیە ئەوەی کاک جەباروتی وەکو پێویست نییە خودە و ناوینە بڵێن وەکو سندوقێک بێت پارەی بێتە ناو دابەش بکرێ و چی بکرێ من متفق نیم لەگەڵ کاک جەبار بڵێن سیفەی سندوقەکەشی لە دەست دەیاوە سندوقەکە تو ئەگەر خەزانێکی پارەتە بێ پارەی تایە بەڵام ئێستا ئێمە ئەوەی لە پارەی نەوتە تەنان وەزارەتی دارایی وەکو سندوقی لێکە هاتووە نەوەک تەنا بانکەکان ئێستا سندوقێکی بەتاڵن کاتێکە لە وەزارەتی بڵێن سامانە سروشتیەکان کە تاکو ئێستا وەزیری شینی وەزیرەکە ئیستیقالی کردو ئەو مەبلەغی پارەیە کە تەوزیع کرێ بەسەر بانکەکانەوە لە کاتی موچە هەر ئەوەیە تەوزیع کرێ دوای بانکەکان هیچ پارەیان نامێنە سندوقێکە گە سندوقی پارە بێ 24 ساعت دەخیلی مناڵ کە تۆ بۆ مناڵەکەتی دانەی دایمە پارەی تیاجاری وای خەڵک لە خێزانەکە اعتماد دەکاتە سەر دەخیلی ماڵەکەی بەڵام ئێمە هیچ سندوقێک تەنان سیفاتی سندوقەکەش لەدەستدا و بەسیترین شت ئەگەر ئێمە باسی بکەین لەناو بانکیان ئێمە حکومەتی هەرێمی کوردستان پێشینەکان بە فەزڵ ئەفرۆشێتەوە بە هاوڵاتی پێشینە فەزڵ نییە کاکە حەکیم کاتێک کە تۆ سندوقی پێشینەت هەیە سندوقی پێشینەی هاوسەرگیریت هەیە سندوقی پێشینەی خانوبەرەت هەیە ئەم پارەیە تەدویرە کاتیایە بەڵام ئێمە بەداخەوە یا سندوقی خانەنشینیدا حکومەتی عێراقیە سندوقی خانەنشینیان هەیە سندوقی خانەنشینەکە لە کاتێکا کە عێراق سوورەی کەم بووە حکومەتی عێراقی پارەی سندوقی خانەنشینەکەی بە فائیدەی لە سا حەودیا بە حکومەتی عێراقی لە وڵاتانی تراوە بەرهێنانی پێکرێت لە سندوقی خانەنشینیە ئەگەر ئێمە بەهاتایە ئەم سندوقانەمان بە کاملی هەبوایە هیچ هێزێک نیت تەنانەت سەرۆکی حکومەت بە هیچ دەسەڵاتێک ناتوانێت دەست ببرێ بۆ سندوقانە بەڵام ئێمە لە غیابی نەبوونی هیچ بڵێن ئەلفوبەیەکی ئیداری کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە هەموو سندوقەکانمان تێکەڵاو کردو بەسەرێکە ئەم سندوقانە بەتاڵ کراونەتەوە کاتێک کە باسی پێشینەی هاوسەرگیری یا پێشینەی خانوبەرا کرێ ئەمە بە فەزلێک وەکو فەزلێک ئەفرۆشێتەوە چونکە ئەم موچەیەتی ئەم پارێتی یایە تەدوورێ بێ کاتێک کە من قستەکەم لای قستەکە مانگانە ئەگەڕێنەوە ئەگەر دیسانەوە بچێتە سندوقی خانوبەرەوە یا بچێتە سندوقی پێشینەی هاوسەرگیری یا بچێتە سندوقی خانەنشینی و خانەنشینی منەت نییە یان فەزڵ نییە من مۆزەفێکم 40 ساڵ خزمەتەکەم ئەم پارەیە مانگانە لێم ئەبردرێ بەڵام بەداخەوە لە حکومەتی هەرێمی کوردستانە یاسایەکی خانەنشینی موحەدمان نییە ئەو کەسانشی کە خانەنشین نەکرێن لە سندوقەکەی خۆی نادرێتێ بەداخەوە ئەو پارەشی مەفروزە لە سندوقی خانەنشینان بێ ئەدرێ بە خانەنشینە پلە تایبەتە ناسایەکان کە بە 4 ساڵ جارێک ئەبن بە گەورەترین موچەی خانەنشین. سپاس دەکەم کاک جەبار سەبارەت بە کاریگەری بڵین ئەو ساختکردنەوەی چەکانە کاریگەری یاخود بڵین نەمانی پارەش لە بانکەکان کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر هاوڵاتیان؟ وەڵا بێگومان کاک حاکم چۆن تەسیراتی نابێ ئەمە گەر هەر باسی سێرکوڵەشنی بڵین دارایی بکەین بازنەی دارایی بکەین گرنگی و ڕۆڵی بانکەکان هەڵبەت پێ
ینی پێشوێ دەخسە لە سەر بکەمانی بەڕاستی من تا ئاسێ خاترم گرتن ئەڵم کە بەڕاستی ماکان دەوری قاسێگە بین بەڵام قاسێکی بەتاڵ ینی وەکو مامۆستا گوڵاڵا ئاماژەی پێدا لەو کاتانەیە کە ئیلتیزاماتی بڵین موچیان لەسەریان قەرزیان لەسەر پارەکەی لێ ساح بکەنویتە دوایەوە هەر قاسێکی بەتاڵ ئەمێنێتەوە بەڵامی تری ئەمە گەرباسی فەنکشن و گرنگی و تایبەتمەندەکانی بانکەکان بکەین بەڕاستی لە ڕووی سێرکوڵێشنی داراییەوە گرنگی و تایبەتمەندی و خصوصیەتی خۆی هەیە تۆ سەری کە ئەگەر ئێمە دەمێکانی باوەڕتان هەبێ من چەندین جا لە ڕاگەاندەکانە قسەم لەسەر ئەوە کردووە هەبوونی سیستەمێکی بانکی بە پێی سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوت و کاریگەریەکی زۆر ئیجابی لەسەر کەرتی دارایی و بەشێک لە قەیرانەکانیش تێپەڕێنێ چونکە سەری کە هێنا ینی زانایەکی وەکو فیشەر قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ گرنگ نییە کە تۆ چەندت پارە پێ بەڵام گرنگ ئەوەیە تۆ چۆن ئەم پارێت تەداولی پێک یاخە زۆر جار هەیە $10,000 کاری $100,000 پێک لە جاری واشە $100,000 کاری $10,000 پێ ناکرێەوە پێویستی بەو عەقڵە هەیە کە ئەم پارێ بەگەڕەخە ئەم پارێ جارێکی کە بڵێن ڕئینڤێستمنتەکە بۆیە گرنگی بانکەکان لە چیدایە بۆ نمونە ئەگەر ئێمە چەند نمونەیەک بێنینەوە بە حکومەتی هەرێمی کوردستان ماگانە نزیکە 850 ملیار دینار موچە ئەدا ینی ئەدا بە هەوڵاتیان ئەمە سەرچاوی ئەم پارەیە فرۆشتنی نەوتە فرۆشتنی نەوت ئێستا من ینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی لە کوردستان وەکو دوکانارێکە ینی ئەبینم نەوتە فرۆشێت ینی بەشێکی کەس نازانێت بۆ کوێ ئەچێەوە بەشێکی بەڕاستی گەندەڵ و فەسادێکی زۆری تایەوە بەشێکی ئەدرێ بە هەوڵاتیان و لە ماڵەکانە سەیڤی نەکرێت کە بەڕاستی ئەمە لە ڕووی داراییەوە ئەمە تەسیراتێکی زۆر سلبی بەجێڵێ بە حەقەت ئەوەیە ئەم پارانە بەپێی سیستەمێکی بانکی پێشکەوتوو لە بانکەکانە بمانایەتەوە بۆچی بۆ نمونە ئەگەر من سیقە متمانە بە بانکەکان هەبێ ئەگەر موچەکەم لە مانگێکە 1 ملیۆن دینار بێ ئەم 1 ملیۆن دینارە ئەگەر ساڵانە ئەم بانقا بەپێی سیستەمی ئینترست ڕیت بێ یان بەپێی سیستەمی ئیسلامیک بانکێ بڵێن ساڵانە بەپێی سیستەمی مضاربە ومانە ڕوبحم باتێ ئەو کاتە بەشێک لە پارەکەم ڕائکێشە بۆ نمونە لە مانگێکە 500,000 ڕاکێشە 500,000 دیپۆستەکە لە بانکە ئەم هێشتەوە من ساڵانە ڕوبحم وەرەگرتەوە ئینترستم وەرەگروانێ سوودی بانکی وەرەگرت بۆ نمونە ئەمە جارێکی تر ئەم 500,000 دەوەرە کەڕەتی ئەم 1,400,000 موچەخۆری بکانی بە بەردەوامی لە بانکەکانە پارە ئەبوو جاری کە ئەم پارانە لە بانکە بەگەڕ ئەخرایەوە ئێمە چەندین گەنجمانەیە کە عەقلی وەبەرهێنانی ئیشەکە چەندین خەڵکی ینی وەک بڵێن بیرمەندی گەورەمان هەیە کە بەڕاستی بەڵام سۆرسێک نییە سەرچاوێک نییە کە تا فەندی پرۆژەکانیان لێ بکەن ئێتۆ ئەگەر بێت و بەپی ئەم سیستەمی بانکیە کار بکەی بە بەردەوامی لە بانکەکانە پارە ئەبێ سیویلە ئەبێ ئەو جاری کە ئەچێتەوە خزمەتی GDP دەکە پێوتێ گرۆس دۆمستیک پرۆدەکت دواتە کۆی بەرهەمی خواڵی کۆی بەرهەمی خۆماڵی ئەمە جارێکی تر لە ڕووی داهات و لە ڕووی ئابووری و خزمەتێکی گەورەی بە حکومەتی هەرێمی کوردستان کرد ئەوە حکومەتی هەرێمی کوردستان لە دوای 2032 ڕوخانی ڕژێمی عێراق ڕاستە ئێمە وەکو سیاسەتی نەختین وەکو سیاسەتی دارایی تابعی حکومەتی ناوەندی بەڵام خۆ ئەتواندرا ئەمە بکرێت کاکە دروستکردنی ینی کاربانکێک بانک کارتێک ینی بۆ ماستەر کارتێ فیزە کارتێک کرێدیت کارتێ کاک هەمووی 50 سنتی تێچێ هەموو سیستەمەکە چەند ملیۆن دلارێکی تێچێ ینی بۆ ئەوایە ئەنی نێتۆرکێ لە نێوان ئەم بانکانیان نەکرێ فەرزیکەن لەسەر هەموو موچەخۆرێ کاکە تۆ ئەبێ موچەکە نابێ بە کاش بە نەقد وەرگری ئەبێ لە هەژمارێکی تایبەتی خۆ تابێ باشە ئەمە هێواش هێواش متمانە بە بانکەکان دروستە بوو و دوای ئەم بانکانە بە بەردەوامی ینی سیولەی تیا بۆ ئەم سیولانە جاری کە بەگەڕ ئەخرایەوە و پرۆژەی وەبەرهێنان جارێکتر ینی ئەبژای و ژێرخانی ئابووری زیاتر گەشەی ئەکردەوە سێکتەری دارایی سێکتەری خزمەتگوزاری ڕێگاوبان تەندروستی پەروەردە جارێک ترەمان هەر هەمووی دەبەگەڕ خرایە بەڵام نازانم زۆر سەیرە ئەم حکومەتەی ئێمە ینی ئەم هەموو ئابووری ناسە ئەم خەڵکە شارەزانەمانێ ئەم شتانە دە بە جوانە نازانم یان ئەوەیە هەر بە عەمدەن ئیش لەسەر ئەم پرۆسانە ناکرێت یان ئەوەیە بەڕاستی ئەم حکومەتێمە گوێیەکی نییە دەبۆ بیستن ینی باوەڕتان بە قەنەعەتم وایە ئەگەر سیستەمێکی بانکی بە پێی ینی نیزامێکی ئەلکترۆنی پێشکەوت و دابمەزرێت پێم وایە لە 150 هەموو قەیرانە دارەکان چارەسەرەکە بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە یۆنان تووشی قەیرانێکی دارایی بوو ئەوە بوو هەموو هاوڵات یەکاوانەی کە موچەخۆری حکومەت بوون و قەرزیان لای حکومەت بوو داوای لێکردن تەمان هەوەکو ژمارە پارەکە لە حسابەکەی هەبوو هەر لە ڕووی نەفسیشەوە ئێستا بۆ نمونەگە من هەژمارێکی خۆم هەبێت لە بانکەکە موچەکە ملیۆنێ بێ کە کاتێک سەری هینە ئەکاونت نەمبەرەکەی خۆم ئەکەم لە پلاتفۆرمی موبایلەکەمە کە ژمارەکەی لەسەر بۆ نمونە کە ملیۆنە دینارە تاو لە ڕووی نەفسیشە باشە بەڵام حکومەتی یۆنان داوای کرد کە کاکە بۆ نمونە لە 120 سال لە ساسی پارەکانتان ڕاکێشن تا ئەو کاتەی قەیرانی دارایی تێ ئەپەڕێنین باشە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەمە بکات نەک ئەوەی ئێستا نزیکەی 10 ملیار دلار قەرز و ئیلتیزاماتی موچەخۆری لەسەرە بەڕاستی لەبەر ئەوە بڕێ کاریگەری و لێکەوتە دەراویشی زۆر خراپی هەبوو نەبوونی سیستەمی بانکی ئەوانە دەکەئبینی ئێستا هەر بۆ نمونە زوو ئەبینی کۆمپانیایەکی زەبەلاح کاکە سەرمایەکی زۆری خەڵک کۆ ئەکاتەوە لەپڕ ئەم ینی بازرگان ئەم کۆمپانیا ونە بێ و کەس نازانێت دەبۆ ڕۆژ و پارێکی زۆری خەڵکی خواردووە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردووە لە هەولێر یەکێک لە کۆمپانیەکان ینی ئیفلاسی کە نزیکەی 90 ملیۆن دلاری خەڵکی خوارد تەنانە بانکەکان خۆیان ئیفلاسەکەن کاکە لە 2 هەفتەی ڕابردووە یەکێک لە بانکەکان کە برانچ یەکێک لە بانکەکانی عێراقەیە
یعنی مای پوچبوونی خۆی ڕاگەیان یەک ناپاری خەڵکی لای بۆیە لەبەرەوەی بەڕاستی ئەم سیستەمی سیاسی و ئیداری کە لە هەرێمی لە کوردستانە بەڕاستی هیچ بەسەری چۆنیە بەڕاستی پێویستە هەیکەلیەت و ستراکچەری ئابووری لە هەرێمی کوردستانەوە سەر لەبەری بەڕاستی بگۆڕێت بۆیە من پێم وایە لە ئەولەوێتی پلانەکانی حکوومەتی هەرێمی لە کوردستان ئەوەی ئیش لە سەردامەزانی سیستەمی بانکیەکەنەوە بە سیستەمی ئەلکترۆنی پێشکەوتوو. بەڕاستپاسم ئەز شتێکت ماوەی مامۆستا گوڵاڵە بە کورتی. من حەزم کرد تەنها خاڵێک لەسەر ئەو ئێمە ئەگەر سیستمێکی بانکی بە قوتمان هەبێت ئێمە بەکارهێنانی کاش زۆر کەمە بێتەوە ئەگەر بەسیترین نمونە یعنی تەنها بە ئەرقام ئێمە مامەڵاکەن کاتێک کە بەرقامیش مامەڵەت کرد ئەو کاتە بانکەکان پڕەبن لە کاش و ئێمە بەڕقەمەکان لەسەر ڕقم حسابی منە گۆزێتەوە بۆ ڕقم حسابی تۆ ئەگەر شتێک باس بکەم وەکو بەسیترین نمونە کە لە سەر سیستمی بانکیڵە کەسێکە چێ بۆ ئوتێلێک $100 لەسەر مێزی خاون ئوتێلەکە دانێت تا چێ سەیرێکی ژوورەکانەکە و گەڕێتەوە $100 کابرای خاون ئوتێل ئەی با بۆ لە قەسابەکە پارەی گۆشتەکەدا پارەی خاون قەسابەکە چێ بۆ لای خاون ئاژاڵەکە پارە قەرزەکەی پێداتەوە خاون ئاژاڵەکە چێ بۆ لای خاون ئالیکەکە قەرزەکەی پێداتەوە ئەچێ بۆ لای ئەویش چێ بۆ لای خاون ئۆتۆمبیلەکە کە ئەو ئاژەڵانەی بهێناوە دووبارە خاون ئۆتۆمبیلەکەش لەبەرەوەی هاتووتە ئەو شارەیە و لە ئوتێلەکە ماوەتەوە دووبارە چێ $100 باتەوە قەرزەکە و کاتە کابرای مسافرێتە دەرەوە $100 خاتە گیرفانی خۆی سەیرەکەن ئەمە هەموو بە ئەرقام ئیشەکانیان کردکەوەتە سیستمی بانکیش ئەگەر هەبێت ئێمە کاش ناتوانین بەکاربیانی کاش بەکارێنەوە ئەو کاتە بانکەکان زۆر سپاس بۆ بەرزان گوڵاڵە سدق شارەزار لە دارایی و بانک هەروەها جەبار گۆران ماستەر لە کارگەڕی و ئابووری و هەروەها و تێپێشی بازاڕی دۆلارەکەی سلێمانش سوپاس بۆ بینی ڕاین بەرە سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ